پروسا وەرگرتنا گەنمێ جوتیاران لە سایلووە زاخۆ و بەردامە. ڕۆژانە 15 هەتا 20 ئۆتۆمبیلên barhelger dihêne wergirtin. Wek rêveberê Sayluwa Zaxû diyarkirin 1200 tan genim ji cutiyaran wergirtîne. Heyva pênc were me dest pêkî em ê genmî wergirin. Heta evrûk ve heft roja me 1200 tanê genimê wergirtîn. Bi her şê şiklêt genimê bê xesm û xesm ba. Teqrîben 40 sadê genimê bê xesmeyê baş e. 40 sadê ew her du xesmene, 20 sadê jî hatê refizkirinê. û sebebê refizkirina wî genimî jî sinik tê da zêde ye. Lê dîv piştgirînin taqîgeha Sayluwa Zaxû ew genimê cutiyaran yedgehê te dest wan şilayek kualitiyê ve nexrabe. Lêvgiştî gorankariyên keş û hewayî kartêkirin li ser bir û kualitiya genimî kiriye. نسبت هكا مسحكنش آلية برهمي ذاك وأفصل كيمة يعني هكا مثلا روجانا ريجاكا كيمتة ورقرتني براورد الجل صالة بوري وصالة جبري هنجي يعني يا دياركو مثلا صالة بوري كو ريجا كيمتر بيا ورقرتني وبيش بينيت كم يعني أم صالة جي حتى يعني صالو خاتين جانمي باشن نيت كو بورقرتني بل با برهم كيمة يعني آلية كو أمشي بجن وريجاوي كيمة هند برهم نائد. وزارت بازرگانی عراقی کش 850,000 دینار بو هر تنکا گنیمی ترخان کریه. بریکار وزارت بازرگانی و پیشسازی حکومت هرما کردستان جی دیار کتن کش 9 میلیارد دینار هاتیه سرجما روان بو هنده بجوتیاران بهتدان. طبعا پارەکان هاتوۆتە سەر ڕقم حسابەکان و تاوەکو ئێستا جارێک 2 میلیارد هاتووە ئێستش تقریبا حوت و شتێک هاتووە با بڵین 9 کەسر پارە هاتووە و ئێمە ئێستا لە ئامادەکارین هەموو سایلۆکان لە ئامادەکاری ئەوەن کە وەکو ئەمڕۆ سایلوانەمان بەسەر کردەوە لە سنووری پارێزگای دهۆک خۆشبەختانە و لێبڕاوانە خەریکی ڕێخستنی مستەنەدات و چەکی بانقی ئەوانن و لە چەند ڕۆژی ئایندا ئیشەڵا بە پشتیوانی خوای گەورە و بە هیمەتی هەموو فەرمانبەرەکانمان و ئەو کەسانی کە دڵسۆزن ئیشەڵا ئێمە دەست بە دابەشکردنی چەکی برا جوتیارەکانەکەین. پارسال لە Sayluwa Zaxû کێمترین ڕێژا گەنمی هاتە وەرگرتن ku ew jî 5,000 tan bên. Oldîf rêja genimê ev salet gehîte Sayluwa Zaxû metrsiya wê çendê heye rêja genimê ev sal ji parsal hêşta kêmtir bibette. Rahat Umar, Kursat News, Zaxû.